170 ساڵ بەسەر بە قەزابوونی شاری کفری تێدەپەڕێت. دانیشتوانی شارەکە بە نیگەرانیەوە باز لە یادی بە قەزابوونی شارەکەیان دەکەن بەهۆی پەراوێزخستنی شارەکە لەلایەن حکوومەتی خۆماڵی کوردیەوە. ئەسمان قەتارچی سەرۆکی ڕێکخراوی پاڵپشتی کفری لە ڕێگەی پەیامەوە باز لە پەراوێزخستنی شارەکەیان لەلایەن حکوومەتەوە و جێبەجێنەکردنی پرۆژە بۆ شاری کفری دەکات. و 100 ساڵی تێپەڕان لەو کاتێک کە عێراق بووەتە دەوڵەت لە دروستبوونی دەوڵەتی عێراقیشەوە 100 ساڵی تێپەڕاندووە. ئەمە خۆی بۆ خۆی تەمەنێکی دوور و درێژە ئەبوایە بەڕاستی ئەم شارە بایەخێکی تایبەتی پێ بدرایە و کۆنترین قەزایە لەسەر ئاستی نەکو هەرێمی کوردستان بەڵکو لەسەر هەموو تێکڕا عێراق کۆنترین قەزایە لەسەر ئاسی عێراق و لە دوای 100 ساڵەوە لە دوای 173 ساڵ لە سەردەمی عوسمانیەکانەوە ئەمە شوێنەوارەکەمانە ئەمە شوێنی کفریە ئەمە ئاسەواری کفریە و کۆمەڵی پرۆژەی تر تاوا نەکراو لە ناو شارە چەندین ساڵی خایاندەوە ئەوانە نازانم ئەو پرۆژانە ئەوەنە قورسن حکوومەتێکی ئاواز زەبەلاح نەتوانێت چەند پرۆژێک لەم شارەیە تەواو بکات ئەمەشە بەڕاستی جێگەی هەڵوێستە لەسەرکردنە. شارەکەمان بەڕاستی پڕە لە نەهامەتی پڕە لە نەبوونی خزمەتگوزاری پڕە لە فرامۆشکردن. سەر ڕایمانگرتنی خەڵکی شار بۆ ماوەی زیاتر لە مانگێک بە مەبەستی داواکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان لەسەر بنەمای کۆمەڵێ بەڵێنی بەرپرسانی حکوومەت بۆ جێبەجێکردنی داواکاریەکەیان خەڵکی کفری مانگرتنەکەیان شکان. بەڵام تاکو ئێستا هیچ کام لەو بەڵێنانە جێبەجێ نەکراوە و هیچ پرۆژەیەک بۆ شارەکە نەکراوە. مسی و دوو ڕۆژ خێمە هەڵدریا مانگرتن و ئەم شارە هەمووی لە مانگرتن نبوو 32 ڕۆژ هەر بەڵێنی یاگەندا و قاون بەڵێنەکان خۆشیان نەبوون. کۆمەڵە پرۆژە وەستاوە کۆمەڵە شتە بوو کرابوو لە کات خۆیان کرا هەمووی وەستا. ئەم شارە ئێمە زۆر شتی جوانی هەبوو قەیسەری کۆنمان هەبوو قەیسەری بازارمان هەبوو تەقاڵتیمان هەبوو کۆمەڵە شتمانەوی ئەم شارە ئێستایشە باوەڕکە ئەگەر سیاحی سەردانی بکە وەدیچی لە ئاهرامەکانی مەسر کەمتر نییە. هەر هەمووی دیهاتەکان عەرەبی دیسە تێدانیشتووە کوردی لێ نییە بڕۆ بۆراکە کورد نییە دای دەست عەرەب و ئاوایەکە کامل ناکرێ عەرەب بتوانێت کفری هەر هەمووی کڕیە عەرز فەلاحەت هەموو هاودەست ئەوانەوە تجارەت هاودەست ئەوانەوە یعنی شتەکان لە کفریە زۆر بێتان بیە. بەهۆی نەبوونی پرۆژەی خزمەتگوزاری و کەمی هەلی کار لە شارەکەدا کۆچی خەڵکی کفری بۆ کەلار و سلێمانی و شارەکانی دیکە زیادی کردووە. لە بەرامبەردا هاوڵاتیانی عەرەب لە شوێنەکەیان نیشتەجێ دەبن ئەوەش مەترسیەکانی لەبارەی گۆڕینی دیموگرافیای شارەکە جدی کردووە. ئیمڕۆ قەزای کفری قەزاجی کۆنا پێم وایە 70 ساڵ بەسەر قەزابوونی کفریتە تێپەڕێ هەتە کفریش شارێک بەشێکە لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان لە دوای پرۆسەی ئازادیەوە تقریبان لە پێش پرۆسەی ئازادیشەوە دەستی ئاودانی پێگەشتووە بەڵام دەستی ئاودانەکەی ترین بڕۆ بەپێی تومحی خەڵک و قوربانیداری شارەکە نیەچکە شارێک وە هەردەم بەردەوام کوشارەکان تێی کوردستان قوربانی داوە لەسەر خاکی کوردستان و شەیدی داوە خاوەن خەباتێکی زۆرە. ئێمە شوک و شارەکانی تری هەرێمی کوردستان پرۆژەکانمان بەهۆی خێرایی دەروێ ڕاگیراوە چکە ئەم پرۆژانەی ئێمەش لەسەر بودجەی $50 بووە پێم وایە بودجەی $50 لەماوە ئیساکە ئەوش خۆی بۆ خۆی جۆرێکە لە کێشە ناتوانین مەسەڵەن هەرچەندێک مرۆ قەیران و پارە نییە بتوانین پارەی بۆ تەخسیسکەن لە ڕێی وزارەتەکانی خۆوانەوە بڵین. چەندین پرۆژەی تەواو نەکراو کە نزیکەی 10 ساڵە لە شارەکەدا بەردی بناغی دانرا و تەواو نەکراوە وەک بینای فەرمانگەی ئاوی کفری و فەرمانگەی شارەوانی و چەندین پرۆژەی تر ئەوەش ناومێدی هاوڵاتیانی زیاتر کردووە. هیوانامێ کەناڵی ئاسمانی پەیام کفری.